لە هەنگاوێکی تری حکوومەتی هەرێمی کوردستان باراستەی چاکسازی و کۆنتڕۆلکردنی زیاتری لایەنی ئەمنی بڕیاردرا هەموو ئۆتۆمبیلانی بێ تابلۆن و تابلۆی ژمارەی دەرەچوو ئۆتۆمبیلی بێ ناونیشان و بێ زانیارین کە لە هەرێمی کوردستان هەن بە پێی جۆری ئۆتۆمبیلەکانیان تابلۆی هەمیشەیان پێ بدرێت. قەزای سۆران یەکێکە لەو شوێنانەی زۆرترین ڕێژەی ئۆتۆمبیلی بێ تابلۆ بێ ناونیشان و تابلۆی دەرەچی تێدا کۆبۆتەوە. هاوڵاتیانیش داواکان حکوومەتی هەرێمی کوردستان لەو بڕیارەیدا ڕەچاوی باری دارایی خەڵکی کوردستان بکات. سیارەی دەکڕیت کابرا بەس لۆ ئەوەی کە لە کامیڕەی بدەێت و یان بە کەیفی خۆی بسوورێتەوە لە بازاری تابلۆیەکەی لا دەدەن تابلۆیەشی کاتی یان تابلۆیەشی تەزدیری دەخیتە سەرێ لۆ ئەوەی کە بە کەیفی خۆی مخالەفە بکەت و بەڕاستی یانی ئێستا ئەمە سیارەمان هەیە کە ڕقەمە وان لێ هاتیەکە مەش بکەینە سیارێکی بێ تابلۆ لەبەرەوەی بینین ئەوان بە کەیفی خۆ سوورێنەوە. بڕیارێکی باشە بەڵام پێویستە حکوومەتی ڕاچاوی ئەوەی بکە کە خەڵک لە ڕووی داراییەوە بێدەسەڵاتە و داراییەکەی کمە. هەموو کەسێک حەزەکە کە سیارێکی باشی هەبی سیارێکی ڕقەم و باشی هەبی بەڵام جارەوەی ئینسان لە دەستی نایە. بەڵام ئێستا من خۆم سیارەی تەزدیرم هەیە بەڵام لەبەرسی تەزدیرم لەبەرەوەی نییە کە من سەرپێچی بکەم تەنها لەبەرەوەی کە لەبەر نەداری و لەبەر بێپارەی هەر ئەوەندەم تااقەت وە بووە. بەپێی ئامارەکان تەنها لە سنووری قەزای سۆران زیاتر لە 5,000 ئۆتۆمبیلی بێتابلۆ و بێناونیشان و ژمارە دەرەچی هەیە لە کاتێکدا ئۆتۆمبیلانەی بێتابلۆن و هیچ جۆرە سزایەکی ڕسمی هاتوچۆ و هاوکات هیچ یاسایەکی تایبەتی سەرپێچەکان نایانگرێتەوە لە بەرامبەرشدا شوفێرانیش پێشێلی تەواوی ڕێنماییەکانی هاتوچۆ دەکەن. ئەمە لە دەڤەری سۆران بوونیان هەیە من کۆڵی لێ ناکەن دیاردێ نەک تەنها حاڵەت. ئێستا کە بڕیارێک لە وەزارەتی ناوخۆ دەرچووە سەبارەت بە تۆمارکردنی ئەم ئۆتۆمبیلانە کەوا بێ ئەولیاتن یان ئەوانەی تەزدیرن یان ئەوانەی ژمارە کاتینە کاتەکان بەسەرچوێ یان ئەوانەی ڕقەمی ئەوروپیان بەستووە یعنی لە خاڵە سنوورەکان بە تایبەتی خاڵی ئیبراهیم خەلیل بە شێوەیەکی ڕسمی داخلبوونە و نەگەڕاونەتەوە بە هەر هۆیەک بێ. سەبارەت بەوانە ئەوە ڕێنمایی لە وەزارەتی ناوخۆ دەرچووە و خۆشبەختانە لە دوای ژەشنەوە کاری لەسەر ئەکرێت لە سەبارەت بە پارێزگای هەولێر و ئەم ئۆتۆمبیلانە ژمارەی هەمیشەیان پێدرێ ئەوە نییە کارتێک یان بازێک یان شتێکی لەم زۆریان پێ بدرێ. ئێستا لە هەرێمی کوردستان ژمارەیەکی زۆری ئۆتۆمبیلی ژمارە دەرەچی و ئۆتۆمبیلی هاوردەکرا و تۆمار نەکراو هاوکات ژمارەیەکی زۆری ئۆتۆمبیلی بێتابلۆ و ناونیشان هەن کە هیچ یاسایەکی هاتوچۆ نایانگرێتەوە و خێرا ڕۆیشتنیان لە شوێنە گشتیەکان و وەستانیان لە شەقام و شوێنە قەدەغەکراوەکان کاریگەری کردوتە سەر ڕێخستنی کاری ڕۆژانەی پۆلیسی هاتوچۆ لە شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان. ئیسماعیل عوسمان، کورسات نیوز، سۆران.